خۆشەویستانم بۆ دەستکەوتنی هەر بابەتێکی دنیای ڤیدیۆ گەیم لە ئەکسسواراتی ڤیدیۆ گەیم کۆنسۆڵ پلەیستیشن ئێکسبۆکس وەروە ستیم دێکت دەوێت ئامێری هاندهێڵت دەوێت هەر بابەتێکی بواری ڤیدیۆ گەیمت دەوێت یاخود هەر ئاکشن فیگەرێکی سەرنجاکێشت دەوێت ئەکسسەری گەورەت دەوێت بۆ منە کورسی گەیمینگە مایکرۆفۆنە هێدفۆنە دروستکردنی پیسیە بیلدی پیسی ئامادەکراوە لە بەرهەمەکانی ئەپڵ لە ئەکسسواراتی پیسی و هەر بابەتێکی جوانکاریت دەوێت سکوتەرت دەوێت VR دەوێت هەر هەموو ئێستا لە ئاری گەیمینگ بەردەستە دەتوانن سەردانی وبسایتی ئاری گەیمینگ یاخۆ سۆشەڵ میدیای ئاری گەیمینگ ئاگاداری نوێترین بەرهەمەکانیان بن یاخود لە ڕێگەی سۆشەڵ میدیاوە ئاگاداری بەرهەمە نوێیەکانیان بن داواکردن بۆ هەموو شار و شارۆچکانی هەرێمی کوردستان بەردەستە بەردەوام لە بیرمەکان هەفتاناشتی نوێیان هەیە و داشکانی جیاوازیان هەیە ئۆردەر بکەن دەگاتە ماڵەکانتان لە هەر شوێنێکی کوردستان بن سپاس بۆ ئاری گەیمینگ بۆ سپۆنسەریکردنی مەڵقەی پرۆگرامی 01 ژیری. گەیمەرانی کوردستان ئەمڕۆ دەیەکی 2025 خۆم بە خۆشحاڵ دەزانم لە ئەڵلقەیەکی نوێی 01 ژیری ئەمڕۆ ئەڵلقەی ژمارە 235 تۆمار دەکەم واتە 235 هەفتەیە بە بەردەوامی 01 ژیری لەگەڵتانە ئەمڕۆ لە ئەڵلقەی ئەمڕۆ لە پۆدکاستی ئەمڕۆ بەڕاستی بابەت یەکجار زۆرە عەکیدمەوە بەرنامەی لە ساعاتێک زیاتر دەبێت مەگەر بە مۆنتاژ کورتیکەمەوە لەبەری بابەتێکی یەکجار زۆر هەیە کە سەرنجڕاکێشە لە بیدایەتی ساڵە هەمە بابەتە هەبێ بەڵام پێشانگەی CES بوو زۆر بابەتی تەکنۆلۆژی نوێ عرض کرا شتی جیاواز عرض کرا بابەتەکانی ڤیدیۆ گەیمتان بۆ باز دەکەم شتانە پەیوەندی بە ئێمەی گەیمەرانەوە هەیە وەروە ئاگرێکی گەورەش شاری لۆس ئانجلس و کالیفۆرنیا گرتوتەوە کەوا بەشێکی زۆر لە نەخشەی GTA 5 ئێستا لە ژیان ڕاستەقینە ئاگری بەرکەوتووە چوتاوە لەوانەیە ئاگاداریش بن کە زای لە شوێن دەڕا ماڵەکەی فراکلن لەکوێیە بەسە و گردەوە تاوەکو دەگاتە لای ئاوەکە کە دەسوڕێتەوە هەر هەمووی کە تۆ دەبەر ئاگر و شت و نەمەفتێشتان زاژ ڕوویدە سپید یاری ڕێد دەردەمشنی کردوە یەکێک لە گەمژەترین حرەکەکانیشی کردگە لە مێژووی یاری ڕێد دەردەمشن بنبینیوە ینی پسامە دیار پێکردنی بابەتی زۆر هەیە GTA 6 هەیە Call of Duty-مان هەیە ئەساسن کریدی نوێمان هەیە پلەیستیشن ئێکسبۆکس کۆنفرانسی هەیە کۆنفرانسی سۆنی ئەنجام درا شتمان زۆرە ئۆکەی تکا دەکەم دوگمەی لایک لە بیت مەکەن سبسکرایب دابگرن بۆ بینی بابەتی زیاتر هەفتانە بارەس پێ بکەین. سەرەتاش وەکو هەموو هەفتان بەو یاریان دەست پێ دەکەم کە لەم هەفتەیە بڵاو کراوەتەوە بۆ کەسانی دایانەوەی لەم هەفتەیە یاری نوێ تاقی بکەنەوە یاری داینەستی وۆریر ئۆریجنز یەکەم یاری زەبەلاحی نوێی ئەم ساڵ بڵاو دەکرێتەوە بڕیار لە هەفتەی ئەو مانگەوە تا 7 ڕۆژی دیکە ڕێک هەینی داهاتوە و یاریە بەردەست دەبێت لەسەر پلەیستیشن ئێکسبۆکس و پیسی یاریشی نوێی داینەستی وۆریرە من زۆر ئاشنای یاریەکانی داینەستی وۆریر نیمە لە بەرەوەی کاتی خۆی نەمکردن بۆیە نۆستاڵژەم لەگەڵی نییە بەڵام لە کوردستان زۆرجار لە کۆمنتەکانی ڤیدیۆکانی خۆم دەبینم گەیمەرمان هەیە کێفی بەو یاریە دێ پیرۆزە هەفتەی داهاتوو یاریی نوێتان بۆ بڵاو دەکرێتەوە بۆ گەیمەران نیتندۆ کە بەردەوام گلەی دەکەن زۆرەکەین باسی نیتندۆ دەکەین هەفتەی پێم منە هەفتەی داهاتوو بەڵێ هەفتەی داهاتوو پێنجشەمی داهاتوو یاریی نوێی نەک یاریی نوێی یاریی ریماستەر کرابی دۆنکی کۆنگ کەنتری ریترنز دەگەڕێتەوە بە ڤێرژنی HD سو ئاگادار من گەیم پاس تۆنێک یاری نوێ زیاد دەکەن لەم مانگە لایەکە لە یاریەکانی دیابلۆ 0 EA Sports UFC 5 My Time Sans Rock Rolling Hills لەگەڵ یاریەکی نوێ گەیم پریڤیوە بە ناوی لایتیر فرۆنتیر لەگەڵ یاری ڕۆبن هود شێروود بیلدرز کە زۆر ئاشنای یارانیمە تەنیا UFC 5ەکە پێم شاین تاقیکردنەوەیە دیابلۆ 0ش بۆ گەیمەرانی کلاسیکەوەی نۆستاڵژیان لەگەڵی هەیە بڵێ شاین تاقیکردنەوەیە وەروە یاریەکانی پلەیستیشن پڵاس لە بۆمانجێک ئێستا بەردەستە هەر یەکە لە یاریەکانی سوساید سکواد کیل جەستس لیگ هات پرسوت ریماستەرەکە لەگەڵ یاری دەستینلی پێرەبل ئەڵترا دیلەکس ئێستا بەردەستن دەتوانن داوەندیان بکەن. سەرەتاش بێگومان بە هەواڵەکانی ئێکسبۆکس دەست پێ دەکەم لەبەرەوەی بە فەرمی ڕایانگەیاندکەوە لە کۆتایی ئەم مانگە لە 23 جانیوەری یەکەم کۆنفرانسی تایبەتی خۆیان ئەنجام دەدەن و یاریی نوێژ ئاشا دەکەن بۆ یەکەم جارکە جێگەی دڵخۆشیە هەموو ساڵی تقریباً 3 ساڵێکە پێما بڵێ 3 ساڵێکە لە 2022ەوە 21ەوە بزە پێم وابی مایکرۆسۆفت لە سەرەتای ساڵ دیڤلۆپەر دایرێکت ئەنجام دەدا لە ناو ستودیۆکانی خۆیان چەند ستودیۆ هەڵ دەبژێرن 4 ستودیۆ 5 ستودیۆ باسی نوێترین یاریەکانی خۆیان دەکەن بە تایبەت یارانی کە لەم ساڵ بڵاو دەکرێتەوە وەروە یاریەکیش وەکو تیزەرێک باز دەکەن بۆ ساڵەکانی داهاتوو ئەم ساڵ ID سۆفتوێر دروستکەرانی یاری دوم باسی یاری نوێیەکەی دوم دەکەن کە بڕیار ئەم ساڵ بڵاو بکرێتەوە کە زۆر جێگەی دڵخۆشیە وەروە کۆمپۆژن گەیمز یاریی نوێی خۆیان هەیە کە سەرنجڕاکێش دیارە ئەنج باز دەکەن ستودیۆی سانفۆڵ ئینتراکتیڤ یاریی نوێی خۆیان هەیە و هەروەها یاریی نوێش
هەر ئایدی سوفتوێرە کە سەر بە بەتێزدانی یاریی نوێ عرض دەکەن. مایکرۆسۆفت دەڵێ تاڕوا من لە 23 مانجی یەک واتە لە کۆتایی ئەم مانگە کاژمێر DAM بە ئەوەی پسیفیک کە دەکات ساعت 9 شەو کە 100% من بۆتان دەگوازمەوە 23 مانگ کە بزانین دەکاتان شام 23 مانگ دەکا ئەو پێنجشەمەی بێنە ئەوی دیکە ڕێک دەکات 23 مانگ چەند یاریی نوێ ئاشا دەکەن کە هەمیان دێتە سەر گیم پاس و ئێکسبۆکس و PC هەریەکە لە یاریەکانی ساوت میدنایت شتی نوێ دەبینین یاری کلێر ئۆبسکیور ئەکسپدیشن 33 یاریشی نوێی خۆیان بۆ یەکەم جارە شتی زیاتری لەسەر باز دەکەن واروە جەماعەتی ئایدی سوفتوێر یاخود ئایدی ستودیۆ لە بەتێزدای باسی یاری دوم The Dark Ages دەکەن گەیمپڵی نوێ شتی نوێ زیات دەبین و هەروەها ستودیۆیەکی نوێیان هەیە لە لۆکیشنێکی نوێ و بران نیو گەیم یاریشی نوێشیان هەیە کە ستودیۆ عرضی دەکات جا دەبێ یاریەکە چی بێ بەڕاستی من نازانم و دەنگۆشم جێری نەبوو کە ئەو یاری دەبێ چی بێ مهم دوم The Dark Ages پێما بێ هایلایتی ئەو شەوە دەبێت پێما بێ یەکێ دەبێت لە گرنگترین یاریەکانی ئەکسبۆکس لەم ساڵ پێما بێ مناو دووکەوانە قسەی بکەم چکە بەڕاستی ئەکسبۆکس یاری زۆری هەیە بڵاوی بکاتەوە بەڵام هەمیان نازانێت 2025 بڵاو دەکەنەوە یاخود نا فەیبڵمان هەیە ئەو یاریەمان هەیە وی لەسەر مسر بوو ناوی چی بوو لە بیرم کرد پەرفێکت دارک South of Midnight و دوم Dark Ages پێم وابێ بەڵام یاری نوێیە کە دەبێت چی بێ ئەوەیان سەرنجڕاکێش بەلامەوە زۆر کە یاریی نوێش عرض دەکەن مهم چاوتان لە بەرنامە سفرێکژیری و بێگومان لافتەکانی داهات و زانیاری زیاترمان بەدەست دەکەوێت و باسی دەکەم و بێگومانیش ئیڤنتەکە بە لایڤ ستریم دەیگوازمەوە لە 26 مان کە دەکات پێنجشەم و بێگومان ڕۆژهەینی دواتری ژێکسەر لە سفرێکژیری تاوای معلوماتەکانتان پێشکەش دەکەم خەبەرێکی دیکەشمان هەیە لەسەر ئەکسبۆکس بۆ یەکەم جارە تقریبان زانیارێکی باشترمان دەستکەوت لە ساڵی داهاتوو واتە ڕێک 2026 ئەکسبۆکس نەوەی داهاتووی خۆی ئەکسبۆکسێکی نوێ دەخاتە بازاڕەکان تاوەکو ئێستا ناوەکەی بە ئەکسبۆکس پرایم هاتووە واتە ئەکسبۆکسی سەرەتایی یاخود سەرەکی پرایم بەمانەی سەرەکی و سەرەتایی دێ یاخود تاو سەرەکی کە سەرەتاوە سەرکی بێ مهم ناوەکەی تۆزێک ئازە باوەڕناکان بەو ناوە بڵاو بکرێتەوە لەبەری مایکرۆسۆفت دایمەن حەزیانە ناوی سەیر و سەمەرەیە حەسەنە پرایمیش سەیرە لەبەرەوەی ئەمە چەندەم ئەکسبۆکسە ئەمە ئەکسبۆکس ڕەسە 360 1 سیریەس ئەمە پێنجەم یعنی ئەکسبۆکسی پێنجی پێدەوترێ لای خۆمان ئەکسبۆکسی پێنج مهم ساڵی داهاتوو لەگەڵ یاریە نوێیەکەی Call of Duty کە ستودیۆ ئینفینیتی وۆرد دروستی دەکات بڕیارە وەکو یاریێکی نوێ لەگەڵی بڵاو بکرێتەوە مارکتینجی بۆ بکرێن زانیاری نوێمان زۆر لەسەری نییە کە هێز و توانای چی دەبێت چی نابێت بەڵام بۆ ئەوەی بزانانی هێز و توانای چۆن دەبێت چۆن نابێت دەبێت سەیرێکی PlayStation 5 و نوێتی تەکنۆلۆژیای AMD بکەین لەبەرەوەی AMD پرۆسەسەر و هاردوێر دەکەی بۆ دابین دەکات و نوێترین تەکنۆلۆژیەکانیش لەسەر PlayStation 5 بەردەستە بۆ نمونە ئەوەی کە من چاوەڕوانم لە Xbox Prime بەرزکردنەوەی قەبارەی SSD لەوانە بیکەنە 2 تێرابایت بە شێوەیەکی ستاندارد کە پێشمە پێویستە بیکەن لەگەڵ بەرزکردنەوەی تایبەتمەندیەکانی وەکو PlayStation جەماعەتی PlayStation ئەویان هەیە PSSR-یان هەیە کە دەتوانێت بە شێوەیەکی ژیری دەستکرد فرێمی زیاتر فرێمی یاریەکان بەرزکاتەوە یاخود کواڵەتی بەرە 4K بەرز بکاتەوە بە شێوەیەکی باشتر پێم وابێ مایکرۆسۆفت چکە ئەو شتەی نییە یاخود هەشتی بەڵام بەلاوازی هێتی کە FSR-ی بەکاردێنی کە جەماعەتی AMD دروستی دەکەن پێم وابێ ژیری دەستکرد شتێکی گەورە دەبێت لە Xbox Prime کە لە ساڵی داهاتوو بڕیارە بڵاو بکرێتەوە بەپێی دەنگۆی نوێەکان بی و بەپێی معلوماتەکان بی کە لە دادگایەکەی ئەکسبۆکس و کۆمپانیەکانی دیکە بینیمان لە کاتێکە جەماعەتی ئاکتیڤیژنیان کڕی Call of Duty-یان کڕی هەندێک لە معلوماتەکان لە دادگاکە بڵاو کرانەوە بەڵێ ئاماژەیان بەوە کردکەوە ئەکسبۆکس زووتر دەست بە نەوەی داهاتی خۆی دەکات لە چاو PlayStation لافتەکانی ڕابردوون باسم کرد کە بە جەماعەتی PlayStationیش سەرۆکانی PlayStationیش باسییان لە نەوەی داهاتوو کرد بەڵام وتیان نەوەی داهاتی PlayStation زارێ ماوە بەڵام دواشی ناخەن لە بەرخاتری ئەوەی کە PlayStation 5 زیاتر بفروشێ بەڵکو PlayStation 5 تەمەنی زۆر درێژتر دەبێت لە PlayStation 4 واتە PlayStationیش لەوانەیە لە 2028 یاخود ئەندە دەڵێن 2027 من باوەڕ ناکەم 27 PlayStation نەوەی داهاتوو بڵاو کاتەوە لەبەری تەکنۆلۆژیاکە ئەوەندە پێشکەوتون نەبووە تاوەکو نەوەی شتێکی کۆنسۆڵ بڵاو بکەن دەتوانن بێگومان تەکنۆلۆژی باشتر دابنێ بەڵام نرخی زۆر بەرز دەبێتەوە وەکو بینیمان لە PlayStation 5 کە 5 Pro کە بینیمان نرخی چەند بەرزە $700 لە کوردستان لە خود لە ئەمریکا بە 700 لە جیهان زۆر گرانترە 890 براندی وڵات $1000 مهم Xbox Prime دەتانەوێت چی ببینم پێم وایە تەکنۆلۆژی ژیری دەستکرد گەورەترین شتی ئەو کۆنسۆڵ دەبێت وەروە دەبێت باسیەوەش بکەم کەەوە ئایا مایکرۆسۆفت دەیەوێت ئەمە دوایین هەل بە Xbox بدە چونکە بەڕاستی مایکرۆسۆفت پێم وانە پێویستی بە کۆنسۆڵێکی نوێ بێ خۆی کۆنسۆڵێکی زۆر بەقوەتی هەیە کە سیریەس Xە و گەیم پاسی هەیە و تۆنێک ستودیۆ هەیە نازانم پەلەیتیان لە دروستکردنی کۆنسۆڵێکی نوێ لەبەرەوەی Xbox سیریەس وا باش نافرۆشێت چ جای ئەوەی کۆنسۆڵێکی نوێ بخێبتە بازار بەڵام یاری تایبەتەکانی خۆ لەسەر PlayStation دووبارە بڵاو بکەیتەوە
چت بە چ کرد بۆچی کۆنسۆل نوێیەکە بڵاوەکەتەوە یانیش بیانەوە دوا هەلێک بە ئێکسبۆکس بدەن هەندێک یاری تایبەتی بۆ دابنێ بزانین چەند دەفرۆشێ یاخود دەبجارە دەڕبێک لە پلەیستێشن بدەن 2 ساڵ ساڵێک و نیوێک 2 ساڵ زووتر دەست بە نەوەی داهاتوو بکەن بزانم وەزعەکە چی بەسەر دێ من پێم وایە وەک خۆم دوایین هەلی ئێکسبۆکس دەبینم پێم وانیە ئێکسبۆکس لەناو بچێ بەڵام ئێکسبۆکس دەبێتە شتێکی دیکە کە مایکرۆسۆفت ئێستا خۆی بە شێوەیەکی دیکە ڕێکلام بۆ ئێکسبۆکس دەکات دەڵێ هەر شاشەیەک دەبێ ئێکسبۆکسە و هەر لە هەر شوێنێک یارێکی ئێکسبۆکسیش بکەیت و هەواداری ئێکسبۆکسی واتە ئێکسبۆکس تەنیا کۆنسۆڵێک نییە پێم وابێ ئەو بیرۆکەیە جەبەجێ دەکەن لەبەرەوەی ئیندیانا جۆنس دوای یاری تایبەتی ئێکسبۆکس دێتە سەر پلەیستیشن دوم نوێترین یاری ئێکسبۆکسە دێتە سەر پلەیستیشن دەنگۆ هەیە ئەمساڵ فۆرچا هۆرایزن و یاریەکانی دیکەش بێن تەنانەت دەنگۆ هەیە هەیڵۆش بێن ئەمساڵ و مایکرۆسۆفت خۆی دەڵێ هیچ هێڵش سوورمان نییە هیچ یارێکی خۆمان بخێنە سەر پلەیستیشن و کۆنسۆڵ و بەرهەمەکانی دیکەی کۆمپانیەکانی دیکە ئەو هاادی دەخینەوە ئەنگۆ چۆن دەخینەوە لە کەمنت بۆچوونی خۆتان بنووسم خبرەکی دیکەشمان هەیە چەندی شوێن جیاواز بڵاوکرێتەوە بە تایبەتی لە گەیمڕاند مەقالەیەکی گەورەیان لەسەر نووسیوە ئەویش ئەوەیەکەوە دەڵێ گەیم پاس بۆتە هۆکاری ئەوەی نزیکی چەند 80% یاریەکان لەسەر ئێکسبۆکس نەفرۆشێن واتە مەسەن چۆن لەسەر پلەیستیشن ستۆر ئێمە یاری دەکڕین بەم شێوازە لەسەر ئێکسبۆکس گەیمەران 80% گەیمەران یاری ناکڕن یاخود 80% فرۆشی یاریەکان کەم بۆتەوە بەهۆی گەیم پاسەوە خەڵکی گەیم پاس بەکاردێنی نەکڕێنی یاری شتێک کە پێم وایە شتێکی نوێبی دەوانزانی ئەوش تا ڕوو دەدە لەبەرێت تۆ گەیم پاس دەبی یاری لە گەیم پاس بی چ مانای هەیە بچی دووبارە بیکڕیەوە مهم مەسەلەن ئەوە شتێکی وازەکەەوە مایکرۆسۆفت ئەو پارەی ناوێت کە گەیمەران دەیدەن بە یاریەکە بەڵکو پارە گەیم پاسیان دەوێت شتێکی باشە خود خراپاتە ئێستا بە باشی بەڕێوە لە بە مایکرۆسۆفتی چکە وای کردووە بڕیاری گەورە بدە لەسەر بابەتیەوەی کە گەیم پاسی یاریەکی لەبۆ بێ و یاریەکانی ئەکسبۆکسی لەسەر پلەیستیشنی بفرۆشن تاوەکو قەرەبیەوە پارەی بکەنەوە کە لەسەر ئەکسبۆکس دەستیان ناکەوێت بەڵام ناماکە دەست ئەکسبۆکس بە گەیم پاس پێی دەفرۆشن پێم وابێ مایکرۆسۆفت ناڵێم ئەکسبۆکس دەڵێم مایکرۆسۆفت سەرکەوتوو بۆ لەو بڕیارەی بەڵام ئەکسبۆکس وەکو براند ئەگەر بێت و بڕیارە نوێیەکە جێبەجێ نەکەن کەەوە هەموو شتێک ئەکسبۆکسە پێمە ئەکسبۆکس هێشتا لاوااستر دەبی و هیوادارم لاوااستر نەبێ و هیوادارم ئەو کۆنسۆڵی ساڵی داات بڕیارە بڵای بکەنەوە سەرکەوتو بێ لەبرێت چەندی ڕکابەری زیاتر بێ ئاشتی باشتر لە هەردوو لا دەبین هەم لە پلەیستیشن لە ئەکسبۆکس بەڵام ڕکابەری نەبێنە سۆنی ئێرانی کۆنسۆڵی پلەیستیشن 6 بە $1000 بە نرخی سەرەتا بەفرۆشی لەبەرەوەی منافسی نییە دەمرای هەواڵی یاریەکان و سەرتاش بە سپید دەست پێ دەکەم کە سپید مارەتۆنێکی نوێ ڕاگەیان کە یاری Red Dead Redemption 2 ئەنجام دەدا یەکەم جارە بە قسەی خۆی ئەنجامی بدە جام جلوبەرگێکی کا بۆی لەبەر کردیە و تەرتیبات وەشتانە سپید دادەنیشیتن زۆر بە جوانی یاریەکە دەکات توانە بڵێم لە سەرەتا یاریەکەی بەڵام ئەمە شتی قۆڕش دەکات بۆ نمونە لە ئەگە سێدیی دیەک لە دیمەنەکان کەین ناو دیمەنەیەکەوە دیمەنی پێش کۆتایی کە سپۆیل بۆ کەسانی تاوە کەسە ڕێدێدیان نەکردوت کە من قسە ناکەم ئەنی باسی شتەکە ناکەم سرداوە تەنیا باسی ترکە ساتەکە دەکەم ئەوەندەی بەنە پێش ئەگە ڕێدێتتان تەواو نەکردیە ئاگدارم کردنەوە دوایەک لێ لەم نەکەن سپید کاتێککە ئارتەر مۆرگن لە تاقمەکەی زیادەبتەوە و 2000 سواری ئەسپەکەی دەبی 2000 سواری ئەسپەکەی دەبی بە ئەسپەکەی ڕادەکات دەچیتەوە لای جەماعەتەکە گۆرانیەک پێ دەبێ گۆرانشی زۆر بەناوبانگ داچ دەوەی رێس گۆرانشی زۆر بەناوبانگەوە گەیمەران تەنیا یەک دوگمەدا دەگرن بڕۆ تەنیا دەڕۆی هەندێک شوێن تۆزێک ئەسپەکە دەسوڕێنی و تاوەک بەرڕێبی ئەگەرنا مهم فکر لەسەر لێخوڕنی ئەسپەکە نییە تەنیا فکر لەسەر گۆرانیەکەی و ئەو قسانەیە کردێتەوە مێشتی ئارتەر مۆرگن جا سێرێکی سپید کە Really sorry for your son. It's a hell of a thing. What the f***? No, we were just having a good time. What the f*** is going on? No, what happened to the music? What happened to Rod Wave singing? What's going on? سپید زۆر بە گەمژەیی جوانترین لە قتەی یاری Red Dead Redemption وێران کرد باڕ ناکەم کەس لە سپیدی گەمژەتر لەو شوێنەی دەرچووبی ینی پێویست ناکە بەربیەوە بەربوونەوەی ناوێ ینی تام و چێژی ئەو دیمەنەی تەنیا لێ خوڕنی ئەسپەکاتە تاوەکو دەگەیتە شوێنەکە کەم سپۆیلی ناکەم سڕوو دەدا بەڵام زۆر خۆش بوو سپید بانبینی کاتێ بۆ یەکەم جار دەچێتە لای لێنین ناو باڕەکە لەگەڵ ئارتەر مۆرگنەوەوانە و سپید دوای یاریەکە دەچێتە سەر گۆڕی پاڵەوانی یاریەکە کە شتێکی سەرنجاتێش بوو من دەڵێم عافیە سپید بەڕاستی سپید هیچێکە لە ستریمەر هەرە باشەکەم ناڵێم کەسایەتی خۆی کۆکوونی وشتی قۆردەکە وەشتانە بەڵام شۆیەکی جوانی دروست کردووە تەنانەت کەسێکی وەکو من گەیمەر کە دەیان زاریاری ینی چەندین زاریاری Red Dead Redemption کردووە و دەیان زارە و یاری جیاواز دەکەم
هەر حەز دەکەم سەیری ئەو ستریمانە بکەم کەوا گەیمەران بە شێوەیەکی جیاوازیارەکان دەکەم تایبەتی بە گەمژەیش بیکە کە لازم نوادنی تێدا دیکە سپیدیا خودنا بەڵام سەرنجڕاکێش بوو و پێشم وایە سپید بەرەبەر هێشتا زیاتر بەناوبانگ دەبێت جیهانی ڤیدیۆگەیم بینە لای ئەساسن کریت شارۆز بەڵێ بۆ جارێکی دیکەش ئەساسن کریت شارۆز دواخرا بەڵێ هاوڕانی خۆشەویستم لە مانجی دوو یاریەکە بڵاو ناکرێتەوە بەڵکو دواخرا بۆ 20 مانجی 2025 واتە لە بەرەبەری کۆتایی ڕەمەزان و بەهارێ و نەورۆزێ یاری ئەساسن کریت شارۆز بڵاو دەکرێتەوە لە نامەیەک کە زیاتر لە 9.9 یاخود 10 ملیۆن جار لە ئەکس بینراوە لە تویتر بینراوە 41,000 لایکی بۆ هاتووە 5,700 کۆمنتی بۆ هاتووە 8,000 ریتویت کراوە جەماعەتی ئەساسنی دەڵێن یوسف دەڵێ یاریزانە ئازیزەکانمان گەیمەرە ئازیزەکانمان ئێمە دەمانەوێ سوپاسنام بکەین بۆ چاوەڕوانی ئەو هێزوتوان ئەو خۆشەویستی نیشانتانداوە بەرامبەر یاری ئەساسن کریت شارۆز لە مانجی 11 ئێمە خەریکی باشترکردنی یاریەکە دەبین و هەندێک شتمان باس کردووە بەڵام هەفتە بە دوای هەفتە پێمان وایە زیاتر پێویستمان بە فیدباچی ئێوەیە و چەند هەفتەیەکی دیکەشمان پێویستە تاوەکو یاریەکە بە تەواوەتی پاک بکەینەوە لە هەر کێشەیەک و لە هەر شتێک تاوەکو کە ڕۆژ یەکەم یاریەکە باڵ دەکرێتەوە کەمترین کێشەیەکی دابێ ئەسمونێکی گەورەتان پێ بدە بۆیەش یاریەکە دوا دەخێن بۆ 23/2025 تاوەکو یاریەکە بە کواڵەتێکی بەرز بڵاو بکرێتەوە دەزانین کە ئەمە بڕیارێکی زۆر دڵخۆشکەر نییە بەڵام دەڵێ بەم زوانە چاوەڕوانی هەندێک بابەتی نوێ بن کە پێمان وایە زیاتر گەیم پڵەی و شت لەسەر یاری ئەساسن کریت شارۆز بڵاو دەکەنەوە کە پێم یەک گەیم پڵیان بڵە تاواتی بڵاو کرد یەک گەیم پڵی دوو گەیم پڵیان بڵاو کردەوە تاواتی یەکەم پارتی بچووکە پێم وایە پێویستیان بە ستایلێکی وەکو ستیت ئۆف پڵێ زیاتر پێمان پیشاندن جیهانی ئەساسن کریت چۆن نییە بەڵام گەیمەران ناڕازینە بەڕاستی گەیمەرە چی زۆر دەڵێن یاریەکە کانسڵ بکەنەوە پێویست ناکە بڵای بکەنەوە تازاوە گەیمەریش هەشتا لەسەوەی تۆڕەنە کە کەسێکی ڕەشپێست بکرایتە ژاپۆنی و سامورای لە ژاپۆنیەکان دەکوژی کە پێم وەکو باسم کرد نمونونەکەی لە بۆتان وەکو عەرەبێک بێنی بیکیتە پێشمەرگە و کورد بکوژێ لای ژاپۆنیەکان بەو شێوازە ئەو شتە سوکایەتیە پێیان نەک لە بەرەوەی کابرا ڕەشپێستە مەسەلەکە ڕەشپێستی و سپیپێستی نییە بەڵکو مەسەلەکە ئەوەیە خەڵکی ئەو منتیقەیە نییە لە مێژوش خەڵکی ئەو منتیقەیە نەبە بەڵکو هاتە ژاپۆن بە شێوەیەکان بوویتە سامورای بەڵام ئەوە نوێنەرایەتی سامورایەکان ناکە بۆیش خەڵکی دەی تووڕە بەڕاستی بە تایبەتی ژاپۆنیەکان بزانین چڕوت دەبڕاستی و یاریە پێم مابی دەفرۆشێ بەڵام چۆن دەفرۆشێت زەڵجێک دروست دەکەم چاڕوانی لافتەکانی داهاتوو دەستی پلیستیشن 5 لە بۆ ئێکسبۆکس بەڵە خۆشەویستانم کۆمپانیایەک بە ناوی هایپەرکنز کۆنترۆلەرێکی دیزاین کردووە شێوەی دوال سنسی هەیە دەستی پلیستیشن 5 هەیە دوگمەکان و تەنانەت گێڕەکانی لە خوارەوەی بەڵام لە ناوەڕاستەکەی لۆگۆیەکی ئێکسبۆکسی پێوەیە تقریبا هەمان ماسفاتەکانی دەستکێکی کۆنترۆلەرێکی ئاسایی ئێکسبۆکسی هەیە واتە هاپتیک فیدباک و ئەداپتیڤ تریگر و دوگمە و شتەکانی نییە وەکو پلیستیشن مەسەن هەزە شتەکانی وەکو پلیستیشن نییە هاپتیک نییە ڕەمبڵە واتە هەزەی تەبیعی کۆنترۆلی ئێکسبۆکسە لە بەرەوەی ئێکسبۆکسەکە بیوێ شتە بکە دەبێت دیزاینی خۆیان دروست بکەن نابێ ماسفاتەکانی پلیستیشن بەکاربێن لەبەرەوەی ئەوشتان هەموو پاتنتی بۆ کریان نەخشە ڕێگای بۆ کریان کۆپیرایت کرێ بەڵام ئەو کۆمپانیا ساوە دەستکێکی پلیستیشن 5 هێناوە تۆزێک دیزاینەکەی گۆڕیوە بە هەمان شێوە لەسەر ئێکسبۆکس بڵای کردو بۆ کەسانێک کە دەیانێت لەسەر ئێکسبۆکس بە ستایلی دەستی پلیستیشن 5 یاری بکەن شێوەی جوانە ستایلەکەی جوانە کۆنترۆلەرەکەش تاوەکو ئێستا سعرەکەی بە تەواوەتی نازانین لەوانەیە بە $90 بێ $100 من پێشبین دەکەم 95 بۆ $100 بێت کە زۆربەی کۆنترۆلەرە تایبەتەکان یاخود سپێشڵ دیشنەکان لەو سعرەیە لەسەر ئێکسبۆکسی 95 تا $100 پێم وایە ئەوەش لەو سعرانە دەبی کیبۆرد بە دوو پارچەی بڵێ سەیرێکی ئەو کیبۆردە بکەن ئەمە کیبۆردێکی ئاساییە کاتێ دەست پەنجەکانت هەڵدەگریت کیبۆردەکە بزر دەبێت دەچێتە ژوورەوە و دەبێتە ماوسپات تۆ ماوسپات وەکو ماوس ئیشی پێ بکەی بەڵام کاتێکەوە پێویستت بە کیبۆردە یاخود پەنجەکانت وەکو بڵێ لە بۆ کیبۆرد دادنەی ئیدی کیبۆردەکان دێتە پێش پەنجەکانت و کیبۆردەکەش بە ڕاستی لە ناوەڕاستەوە کەت کراوە تاوەکو پەنجەکان بۆ کەسانی وەکو من شتی دەنووسن تەماشا کیبۆرد ناکەن زۆر باسانیتوان بەکاری بێنن بەڵام نرخی پێم مابێ زۆر گرانە نرخی دزکی چەند $250-300 بوو غەڵەت نەبم کیبۆردێکە بە ناوی ئۆرۆ کیبۆ لە پێشەنگەی CS عرض کرا سەرنجڕاکێشە نرخی گرانە پێشم وانیە زۆر سەرکەوتوو بێ بەڵام سەرنجڕاکێش بوو گەیمەرەی زۆر دەڵێن دەمانەوێت لە جیهان لاوندێکە لە تۆڕی ئەکس و تویتر و ئەوانە بینیم بەڵام سەرکەوتو دەبێ یاخودنا لە کۆمنت بینوسن ئێوە پێتان وایە زۆر کیبۆردانە سەرکەوتو دەبێت سەر کۆمپیوتەر یاخود بە تایبەتی لە بواری ڤیدیۆگەیم بەکەڵکان دێ یاخودنا لە کۆمنت بۆچنی خۆتان بنووسن ئابدێتێکی نوێ لە بۆ یاری ماینکرافت بەردەست دەبێت چوار شتی نوێ زیاد دەکات لەم ئابدێتە نوێیە سەرتا لە جاوا بەردەستە بەم زوانە دێتە بێدڕۆک ماینکرافت بە فەرمی لە تۆڕی ئەکس ڕای گەیاندووە بلاک پۆستێکیان لەسەر نووسیوە ئێستا پیگێکی نوێمان هەیە
پیگەکەمان ئەوزارە گۆڵدا کە بریدێکی نوێ پیگەکانە دەتوانی ڤێریەنتێکی نوێیان لێ بۆ دروست بکەێ واروەها لانستۆن لۆدستۆن ئێستا بە ئاسانتر دەتوانی کرافت بکەیت لە ڕێگەی ئایرن ئینگەتی لەگەڵ چیزل برێک کە جەماعەتی ماینکرافت دەزان باسی دەکەم لە هەندێکتان کە ماینکرافت ناکەن لەوانێ بڵێن جیزە ژمێری واروەها white yellow wildflower can be crafted into dye ئێستا دەتوانی ڕەنگی سپی و زەردی وایلد فلاوەر کە زۆرە گوڵێکە دەتوانی بیکەیتە ڕنگ لە کرافتی بکەیت لە بۆ ڕەنگێک و دایەک کە دەتوانین لێ شتی پێ ڕەنگکەی سەو ئەمە ئەبدێتە نوێکیە پێما بێستا لە جاوا بەردەستم لە بێدڕۆکیش بەم زوانە بەردەست دەبێ هەر لە CES بۆ فەرمی SteamOS ئێستا لەسەر هەند لە بۆ هەموو کەسێک بەردەستە لە بە من کۆمپانیایەک بەردەستە بیانەوەی هاندهێڵدەکانیان ڤێژنی SteamOS بەکاربێن SteamOS ویندۆز نییە بەڵکو لەسەر سیستەمی لینەکس دروست کراوە ئینتەرفەیسێکی زۆر جوانی هەیە گە کەسانی کە ستیم دێکیان بینیوە کە منیش هەمە زۆر ناوازەیە وەکو کۆنسۆڵی یاریەکانە بەڵام بە شێوەیەکی هاندهێڵد سیستمەکەی زۆر سادەترە ئۆپشنی باشتری کێدا لە ویندۆزی بەتایبەتی لە بۆ هاندهێڵدی یەکەم هاندهێڵدیش کە بە SteamOS کار بکاتن لیجن گۆ ئێسا کە کۆمپانیای لینۆڤۆ بڵاوی کردیتەوە کەشتێکی زۆر جوانە و هێز و توانایەکی باشی هەیە و پێما بێ چەندە 120 هرتزی دایت شاشەکەی و ماسفاتێکی بەرزی هەیە بەڵام نرخیشی تۆزێگرانە PUBG بە شێوەیەکی نوێ دەگەڕێتەوە و ستایلێکی نوێژ یاریکردنیش زیاد دەکات بۆ ئەوەی دووبارە ببێتەوە مۆزوع ناوجیهانی ڤیدیۆگەیم بەناوی PUBG ئالای کە ژیری دەستکردی تێدا بەکاردێت چۆن بۆ نمونە تۆ دەتەوێت بچیتە ناو یاریەک بەڵام ئەو کەسانی کە لەگەڵتن مثلەن برادەرەکانت کەست نییە هاوڕێت نین بەڵکو بۆتن جا بۆتەکان ئێستا باشترن واتە هاوکاری دەکەم بۆ منە دەتوانی بە بۆتەکە بڵێ بڕۆ فلان مەغزانم لە بۆ بینەوە یاخود فلان سکوپم لە بۆ بینەوە یاخود ئەگە دیتەوە پێم بڵێ یان سیلاحەکەم لە بینەوە ئەو بۆتانە بەردەوام لەگەڵتن تۆ پێویست ناکە زۆر خۆت بەشتەکانەوە مەشغوڵ بکەی هەرچ ببینەوە بەدەنگ پێت دەڵێن کاکە شتەمان دیتەوە لۆت دەینن یان لە چێ لایەن مهم دەدەنێ تۆ دەتوانین شەڕی خۆتی پێ بکەیت زیادکردنی ژیری دەستکردە بە شێوەیەکە بۆ یاری PUBG و پێشم وایە شتێکی سەرنجا کێشە بەڵام سەرەتا تەنیا لەسەر PUBG PC بەردەست دەبی و بڵێنیشان داوە لە ماوەیەکی کوردی خەنە سەر PUBG مۆبایل و PUBG لەسەر ئایپادی کە هەمان ڤێرژنن بەڵام تۆز هەندێکیان جیاواز کردووە ئێستا حالیان لە ڕووی سۆفتوێرەوە مهم PUBG ئالای بەم زوانە بەردەست دەبین و دەمێ بجێشتان پرسم چێ تاوەکو ئێستا PUBG دەکە لە کوردستان دەیکەن نایکەن لە کۆمنت بەسونی خۆتان بنووسن Red Dead Redemption 2 بەوە 600 میلیۆن دلار بەرهەم هات و گرانترین یاریە تاوەکو ئێستا دروستکرابێ بەڵام بەبێ چەند راپۆرتێکی نوێ بێ یاری Black Ops Cold War یاخود Call of Duty Black Ops Cold War 700 میلیۆن دلاری تێچووە بۆ بەرەمێنانی واتە کردی گرانترین یاری لە مێژوودا کە پارێکێدا خرج کرابێ ئێستا حالیان ڕکۆردی جیهانی تۆمار کردووە بەڵام بەبێ راپۆرتەکان بێ دەزانین کە GTA 6 نزیکە لە ملیارێک دلار و لەوانەشە زیاتر بێ لە ملیارێک دلار کەوا تێچووە و دەبێتە گرانترین یاری تاوەکو ئێستا لە مێژوودا بەرەمات بێ واتە لە پلەی یەکەم ئێستا حالیان یاری Call of Duty Black Ops Cold War لە ژمارە بە 700 میلیۆن دلار لە ژمارە Red Dead Redemption 2 ڕۆکستارە بە 600 میلیۆن دلار بەڵام بەم زوانە بێگومان ژمارەکە دەکۆردرێت کاتێک کە GTA 6 بڵاو کرایەوە دەبێتە 1 میلیارد دلار سەو شوێنی هەردووشیان دەگرێتەوە 600 میلیۆن دلار 700 میلیۆن دلار یاخود 1 میلیارد دلار پارەی زین 600 میلیۆن دلار دەکات چەند میلیۆنێک دلار 100 دەفتەرە 10 میلیۆن دلار 1000 دەفتەرە 100 میلیۆن دلار 10,000 دەفتەرە 600 میلیۆن دلار دەکا 6,000 دەفتەر اوكي تمام گوت دەکا 600 دەکا 6 میلیۆن دەفتەر پێم وابی غڵاتم کردیان ڕاستم کرد لە کۆمنتی بینوس هەر لە CES چەند پیسێکی نوێ ئاشکراکران کە PC پریبیلدن ئەوانە ئامادەنا کە ئێلینوەر ئاشای کردیا ئێریا بەناوی ئێریا 51 دسکتۆپ و وەروە ئێریا 51 لاپتۆپ کە جەماعەتی RTX 50 لەسەرە کە RTX نوێ ئاشاکرا جیبەکو GPU وەروەها 27 ئینچی 4K 240 هرتز Q OLED مۆنیتەریشانە بۆ ئاشا کرد کە بە حساب زۆر باقوتن بەڵام نرخیان لە 5,000 دلاری دەست پێ دەکات کورسی گەیمینگ کەوا سارد و گەرم دەبێ بەڵێ کۆمپانیای ڕێزەر کورسێکی نوێی گەیمینگی ئاشا کرد کەوا ژێر کورسیەکە دواتە بنسمتت سارد و گەرم دەکات و پێویست ناکە هیچ بکەیت تەنیا تۆ دابنیشی هەست بە ژوورەکە دەکات ژوورەکە سارد یاخود گەرمە تۆ یەک دوگمەدادەگری ئیدی خۆی ژێر کورسێکە و پشتە ملت وەلێکوانش لە ژێر ملت
و ژێر سمتت و پشتت هەوایەکی گرم یان هەوایەکی سارد وەکو سبلیت وەکو سۆبەیەکی خۆش فرەدەدا کاوە بەردەوامی تۆ بە ساردیان بە گرمی دەهێڵێتەوە بەتابەتی بەو کەسانی مایەسیریان هەیە یاخود ئەو کەسانی کە وەکو من بەردەوام گرمایتیان لە چلەی زستانیش هەر گرمایتیان بەو کەسانە زۆر باشە ئێشتا نرخەکەیان ئاشا نەکردووە بەڵام باوەڕناکەم نرخەکەی لە چەند 400-500 دلار کەمتر بێ و نازانم ئایا چۆن غازی تێ دەکەیتەوە چکە لە کوردستان گەورەترین مشکلەمانەوەیەکەوە شتێک دەکڕی بەڵام کەتێک چۆن چای دەکەیتەوە هێشتا نەتکردنی دەتەوێت چاک بگرێتە بۆ نەگەر غازی خلاص بکۆ غازی تێ دەکەی و کارەبای چەند دەبە و نرخی چەندە ئەو گەورەترین پرسیارن لە بۆ کورد لە بۆمە کە چۆن نییە کورسێکە بە ناوی پرۆجێکت ئاریێڵە کۆمپانیا ڕێزەر دروستی دەکات و کە بڵاو کراوە هیوادارم ئاری گەیمینگ بە خێرایی هێنتە کوردستان یەکەم کەس بم لەسەری دانیشم سمتی خۆم گەرم یاخود سارد بکەمەوە لە CES نەوەی داهاتووی گرافیک کارتەکان ئاشاکران نەوەی 4 دانەش ئاشکراکران 57 پێمای 58 TI لەگەڵ 5090 کە هەر چاریان زۆر بەقوتن بەڵام ئەوەی کەوا دەنگدانەوێکی گەورەی دروست کرد 57 بوو بە نرخی 545 دلار کە ئینڤیدیا دەڵێ هێز و توانای 90 دەداتێ 90 کە نرخی 1500 دلارە ئەمان بە 525 دلار 545 دلار شتێکی وایە هەمان هێز و توانات دەداتێ واتە گەیمەرانی شۆک کردووە گەیمەرانی زۆر تووڕە کرد داوێتەوە کەسانی 90یان کڕیوەتیانە یعنی ئەمن 1500 دلارم بەو گرافیک کارتی دایسا تۆش دێی گرافیک کارتێکی دیکەم بە کەمتر لە 1000 دلار بڵاو دەکەیت دڵی هەمان قوتی هەیە شێت بوون ئۆکێ بێگومان هەمان قوتی نییە وەکو هێز و توانە بەڵام بەهۆی پاوەری ژیری دەستکردوشتانەوە بەڵێ بەرزە بەتایبەتیش تەکنۆلژیای DLSS ئۆفۆریان ئاشا کرد لە بۆ ئەو گرافیک کارتانە کە DLSS بەرزکردنەوەی وەکو PS سارەکەی تازە باسمگری پلەیستیشنە کە هێز و توانای یاریەکان بەرز دەکاتەوە لە ڕێگەی دروستکردنی فرێمی بەسەرەن بۆ نمونە یاریەک TST فرێمە بەڵام یاریەکە بەهۆی هێز و توانای کۆمپیوتەرەکەت 29 فرێمی دروست دەکات تا 29 بەژیری دەستکرد فرێمێک زیاد دەکات دەبێتە 30 فرێمی تەواو بەڵام ئێستا تەکنۆلژیاکەوە پێشکەوتووە مەڵتی جن فرێمیان داناوە لەسەر ئەو نەوەی 50 کە دەتوانێت زیاتر لە فرێمێک دروست بکەم چەند نمونەیەکیان ئاشا کردکەوە دەتوانێت لە زیاتی 20 فرێم 30 فرێم یاخود 6 فرێم 200 فرێمی بداتێ FPS بداتێ کە شش زۆر سەنداشە بەتایبەتی وای لە من کرد کە من ئێستا 2080 Ti 2090 Ti 2080 Ti شووا بەکاردێنم بێ دەیکەمە 50 هەفتەیەکە بەڕاستی نرخی گونجاوە هێز و توانایەکی زۆر تێدەدا و یاری GTA 6 دوانە خراوە لە بەرەوەی پەرەپێدەران ڕۆکسەر لە وبسایتی لینکت و لە ئاپی لینکت تاوەکو ئێستاش بانگەشە بەوە دەکەن کە یاریەکە لە ساڵ لە پاییزیم ساڵ بڵاو دەکرێتەوە وەرەوە وبسایتی ئینسایدەر گەیمینگ ڕاگەیاندکەوە یاریەکە دوانە خراوە لە بەرەوەی چەندین کارمەندی ڕۆکسەر لە لینکت بەردەوامن لە مارکتینگکردن لە بۆ یاری GTA 6 کە لەم ساڵ بڵاو دەکرێتەوە وەروە کۆمپانیاکەش تاوەکو ئێستا بە فەرمی بێگومان ڕاینەگەیاندووە کە یاریەکە دواخراوە یاخودنا بەڵام لە هەفتەی ڕابردوو جیسن فرایر راپۆرتێکی بڵاو کردە لە وبسایتی بلومبرگ باسی چەند شتێکی کرد و پێشی وا بوو بەهۆی ئەوەی کە ڕۆکسەر زۆر بەکەین باسی GTA 6 کرد یاخود ترێلەر و زانیاری نوێنەدا ئەگەری هەیە یاریەکە دوا بخرێ منش پێتان دەڵێم ئەگەری هەیە یاریەکە دوا بخرێ بۆ 2026 بەڵام تاوەکو ئێستا کارمەندەکان بەخۆیان لەسەر ئەوە دڵنیان کە یاریەکە لەم ساڵ بڵاو دەکرێتەوە بە پێی قسەکانی خۆیان بە پێی جۆبلیست و بە پێی ئەو پۆستانە بێت لە وبسایتی لینکت دەیکەن جا لە مانجی دووە پێما بێت 2 کۆنفرانس کۆڵێک ئەنجام دەدرێ کۆبوونەوەیکی خاوەن پشکەکانی کۆمپانی تێکتو ئەنجام دەدرێ و باسی ئەوەی دەکەن کەەوە لە پاییزیم ساڵی بڵاو دەکرێتەوە چ دەکەن و چ ناکەن سەو ئەگە دوا بخرێت دەبێت لەوێ دەراشای بکەن ناتوان درۆ لەگەڵ پەرپێت ئەوەکانی خۆیان بکەن کە پلانی دواخرانیان هەیە خودنا میم لەوێ دەبێت شتێ بڵێن سەو چاڕوا من مانجی داهات و 100 یەکدا دەبێتەوە کە بڵاو دەکرێتەوە لەم ساڵیا خودنا ئایسار یەکێک لە گەورەترین هاندهێڵدەکانی ئاشا کرد کە شاشەکەی 11 ئینچە کە لەسەر ستیم دێکی زۆر زەبەلەحترە کە پێم وابێ 11 ئینچ تقریبا شاشەیەکی ئایپادێکی پرۆیە نازم ئایپادی پرۆی بچووکە تا بەکارناوی یاخودنا بچووک نییە یعنی ئایپاد پرۆ دو نوعمان هەیە 11 ئینچمان هەیە و 12 ئینچمان هەیە 11 ئینچەکەی من خۆم ئەوی بەکاردێنم شاشەیەکی گەورەی هەیە لە بۆ ئایپاد زۆر خۆشە بەڵام لە بۆ یاریکردن بۆ قەبارەی گەورەیە بەڕاستی بخۆی ستیم دێک زۆر زەبەلاحە بەڵام ئەوەیان زۆر قەبارەی گەورەترە بەڕاستی نیتندۆ سویچ 2 بەڕاستی هەموو شتەکانی دزەی پێکرا تەنانەت دوایین شێوەشی بڵاو کراوە پێی دەنگویەکان بی واتە بە پێی دەنگویەکان دەڵێن ئەمە نزیکترین شێوەی نیتندۆ سویچ 2 و بەم زوانەش ئاشا دەکرێم کە شێوەیەکی زۆر سلیکی هەیە دەتوانم بڵێم تەنک جوان ڕاقی و تاوەکە سەر ناوەکە شەستی نیتندۆ سویچ ڕقم 2 کە بەڕاستی من حەز ناکەم ناوی دوو بی پێم خۆشە ناوی سوپەر سویچ بی چۆن کاتی خۆی سوپەریان زۆر بەکاردەهێنا سەو هیوادارم ئەم جارەش
وابێ یاری ترانسفۆرمەرز ریاکتیڤ بە فەرمی کانسڵ کرایەوە ستودیۆش بە فەرمی ڕاگەیاندکەوە بەرەمینە نوێیارێ وەستاوە بەڵام لە ئۆنلاینیش چەند شتێکیان لەسەر بڵاو کردەوە بە تایبەتی شەش قوڵەکێکیان بڵاو کردەوە کە هەندێک گەیمپڵە یاریەکە نیشان دەدەن کە پێم وایە ئۆکی بوو تواش کرا ینی یاریەکە کانسلیش کرا هەر ئۆکێ بەلام زیادکردنی دەستچی یاریکردن لە بۆ مۆبایل بە شێوەی کەڤەری کەیس کە شتێکی سەرنجاتی بەڕاستی بۆیش کۆمپانیای کەڵساوە کەیسێکی دروست کردووە کەوا پشتی کەیسەکە دەکەیتەوە لە پێشی مۆبایلەکەتی دەخەی دەبێتە کەیسێکی دەستچی یاریکردن بە تایبەتی بۆ یاری ئیمیلیشنەکان زۆر یاری کلاسیک ئێستا لە ڕێگەی iOS و ئەندرویدەوە بەردەستن بە شێوەیەکی فەرمی دەتوانین بیانکەی کێشەیان نییە جا بۆ یاریانە ئەو کەیسیان بڵاو کردەوە بە ناوی گەیمەرز بۆی شەچی وایە لە ناوەکەی شش جوانە دوگمەکانی تێدایە بە تایبەتی دوگمەی سەرەوە خوارە و ڕاستچەپی تێدایە لەگەڵ ئەیوبیەکەی تێدایە بۆ هەندێک یاری دەتوانانی 4 دوگمە بەکاربێنی شێوەیەکی جوانی هەیە پێم وابێت نرخەکەشتن $145 شتێکی وایە تۆزێک گرانە $56 بایە دەموت ئۆکەی دەمەوێت بەڵام $145 نازانم چی حەزی لە شتێکی لە بابەتەیە لە کۆمنتی بینووسی و چێش دروستی کردیە US Air Force دروستی کردیە واتە هێزی ئاسمانی ئەمریکا هێزی ئاسمانی ئەمریکا نازم هێزی ئاسمانی ئەمریکا چ پەیوەندی بە دروستکردنی کەیسەوە هەیە بەڵام ئەوان دروستیان کردیەوە جەماعەتی سڵۆکردووی بە فەرمی ڕانگەیاندکەوە بەشێکی زۆری ئەو پارەی لە فرۆشی یاریەکە دەستیان کەوتووە لە بۆ دروستکردنەوەی قوتابخانە و هەندێک نەخۆشخانە لە شاری ئۆکرانیا لە وڵاتی ئۆکرانیا ببورن لە شارەکانی ئۆکرانیا بەتابێت لە کیڤ و ئەوانە دروستی دەکەنەوە پارەکە خەرج دەکەنەوە دووبارە بۆ هاوکاریکردنی کۆمەڵگەی خۆیان کەشتێکی سەرنجاکێشە ببینون جیهانی ڤیدیۆگەیم بەتابەتی ستودیۆیەکی ڤیدیۆگەیم کەوا لە ئۆکرانیانە ئێستا لە شەڕ لەگەڵ رووسیا ئەو کۆمپانیا پارەیەکی باشی دەستکەوت لە فرۆشی یاری سڵۆکردو و گەیمەرێکی زۆریش سەپۆرتی کردن بەهۆی ئەوەی لە شەڕ بوون کاتێک ئەو یاریان دروست کرد و بڵاویش کردەوە تا لە شەڕن بەشێکیان بوونە سەربازی ئۆکرانیش ئێستا و پارەیە لە دروستکردنەوەی مەکتەب و نەخۆشخانەکان خرج دەکەنەوە کە پێم وایە شتێکی سەرنجاکێش بوو شتێکی باشە و ئەوەش نیشان دەکەوە خەڵک دەبێت بەردەوام بێ لە خۆشویستنی وڵاتی خۆی بەڵام خۆشویستنی وڵات بەو شێوازە بەڕاستی ئەمە یەکێکە لە نمونانێکەوە خاک و نیشتیمانی خۆت بەو شێوازە خۆش بووێ ئامادەی ئەو پارەی دەست کەوتۆ لێ تێدا خەرجی بکەێت دروستکەری ماینکرافت بەشی دومی یاری ماینکرافتی ئاشا کرد بڵێ ئەمە کلیک بیت نییە بەڵکو بە فەرمی ئەو قسەی کرد نۆچ کە دروستکەری یاری ماینکرافت و کاتی خۆی پێشەوی فرۆشێتە کۆمپانیای مۆیانک بە فەرمی ڕاگەیان لە تویتەر وتی بەشی دومی یاری ماینکرافتە ماشا کرد بڵێ وتی ئێستا خەریکی دروستکردنی یاریێکی نوێمە کە من تاو کەسە ناوم لە ناو ماینکرافت 2 و دەشیەوێ بە خەڵکی بڵێ ئایا هەستان لێ ناوی ماینکرافت 2 بێ یاخود ناوێکی دیکە بەکاربێنێ و حەز دەکەن ستایلی یاریەکە بەرەو کامەلا بڕوان مەبەستی ئەوەیە کە سڤایڤەر بێ و تەمانەوەلۆژیان بێ زیاتر یاخود کرافتینگ بێ دروستکردنی هەیکەل و تەرتیبات شت بێ پێ دەوترێت سپیرچۆل سکسسەر واتە بەشی دومی یاریەک بەڵام کە بەشی یەکەمت لە دەست نەما بێت تەنیا شتێکی دیکە دروست دەکەی بەڵام زۆر بەو دەچێت ئەو پێ دەوترێت سپیرچۆل سکسسەر جا لە تویتەر ئاشای کرد هێشتا زانیاریمان نییە کە یاریەکە چۆنە تەنیاوتی من کاری لەسەر دەکەم دروستکاری ماینکرافت ئەو کەسێک کە بیرۆکەی ماینکرافتی هەیە ئێستا ملیارنێرە بێگومان زۆر دەوڵەمەندە یاریی دیکە دروست بکەم تفکرتانە بۆ چی دەچێت دەبێت چۆن بێ لە کۆمنت ژیرەکان بینوسە چەند وێنەیەکی نوێی یاری WWE 2K25 لە ئۆنلاین بڵاوکرانەوە و تقریبان گرافیشی یاریەکەیان تۆزێک جوانتر کردێت لە ڕووی مۆدلی کارکتەرەکان هەرچەندە زۆر بە کارکتەرەکان دەچن بەڵام جوانتر کراوە بە تایبەتی CM Punk تۆزێک هەیکەلی جوانترە و بە فەرمیش لۆگۆ یاریەکەش ئاشاکرا WWE 2K25 بە ناوی یاریەکەی و لە چەند مانجی داهاتوو پێم وابێ بە فەرمی بڵاو دەکرێتەوە عادەتەن WWE 2K زوو بڵاو دەکرێتەوە هەم کاتێک پێما بێ مانجی 2 پارش پێما بێ 24 لە مانجی 3 بڵاو کرێەوە 25 پێما بێ لە مانجی 3 بڵاو دەکرێتەوە سێگا بە فەرمی گەیمپڵەیەکی نوێی یاری ڤرچوە فایتەر یاشا کرد کە بەڕاستی زۆر سەنجاکیشە نازانم کاتی خۆ یاری ڤرچوە فایتەرشان کردووە خۆدنا ئەم ڤێرژنە نوێیە ڤرچوە فایتەر نوێیەکە کە بزەبت نازانین جارێ ناوی چی دەبی چکە بەناوی پرۆژەی ڤرچوە فایتەری نوێیە گەیمپڵەیەکەی جوانە سەری جوڵی کارکتەرەکان بکەن زۆر سەرنجاکێشە باگراوندەکانیان زۆر جوانە مەسەن باگراوندێکی خیاڵی نییە وەکو تێکن و باگراوندێکی تاوە فانتەسیشی نییە وەکو بەسەر یاریەکانی مۆرتال کۆمبات و ئەوانە بەڵکو باگراوندێکی واقعیتری هەیە ڕاستی سووتری هەیە و گرافیکی زۆر جوان دیارەسە و ڤرچوە فایتەر من ئامادەمە
کاپکۆم بە فەرمی ڕاگەیاند یاری Resident Evil 4 زۆرترین کۆپی لێ فرۆشراوە لە چاو یاریانەی کە لە ماوەی چەند ساڵی ڕابردوو بڵاوی کردەوە زیاتر لە 9 ملیۆن دانە کۆپی لێ فرۆشتووە کە دیکاتە یەکێک لە پرفرۆشترین یاریەکان پرفرۆشترین یاریەکانی Resident Evil لە مێژوودا وەروەها پرفرۆشترین یاری نوێی کاپکۆمیشە کە لەو ماوەیە نوێی کریتەوە لە ماوەی چەند ساڵی ڕابردوو ئەوەش نیشان دەکەوە Resident Evil چەند سەرکەوتووە و کاپکۆمیش چەند عاقڵە لە نوێکردنەوە زۆر یاریانە بۆ جەماعەتی PC یاری Final Fantasy 7 Rebirth بەم زوانێت سە PC و سپێکەکەشی بڵاو کرایەوە پێویست بە کۆمپیوتەری لەو زۆرانەیە یاری پێ بکەیت نزمترینیان پێویست بە AMD Ryzen 5 1400 یاخود کۆڕای 3 8100 لە ڕووی گرافی کارتشەوە RTX 26 دەوێت ئەگەر توێ بە 30 فریم تا 6 فریم بازار هێشتا بیکەیت بەڵام بۆ جەماعەتی ئەگە بیانێت بە ئەڵترا یاری بکەن بە 2K 4K ئەوشتانە 40 یاخود 70 ئەکسەکت دەوێت بۆ فەرمی و ئەپڵ بەرەمێنانی ئامێری ڤیژن پرۆی وەستاند کە نرخی $3500 شکستێکی گەورە بە بڕای من لە بۆ ئەپڵ هەرچەندە قازانجی گەوری خیاڵیشی لێ کردە بەری نرخی $3500 و بەرەمێنانیشی نزیکەی چەند 1200 سەر ڕاستەوەتە دوو قات قازانجێکی باشی لێ کردووە نەک دوو قات قاتێک قازانجی لێ کردووە بەرەمێنانی وەستاوە بەڵام فرۆشی هەر بەردەوامە لە بەرەوەی بەشێکی زۆری لە مەعاملەکانی مایتەوە لە کۆگەکان مایتەوە خەڵک ناوێ پێشمانی خەڵک بیەوێت تاوەکو نرخی دانەبەزێنرێ بێمە لە هاوڵەکانی پلیستیشن و سەرتاش پلیستیشن بە فەرمی ڕەنگی نوێی پلیستیشن پۆرتال یاشا کرد کە ڕەنگێکی ڕەشی زۆر جوانی هەیە خودت بلاکەکە یاشا کرد کە نرخی هەر $200 لەگەڵ چەند ئەکسسەریەکی جیاواز بۆ نە هیدفۆنەکان بە ڕەنگی ڕەش هیدفۆنە نوێیەکان پۆلس ئیلیت و ئەوانە لەگەڵ هیدفۆنەکە ئێستا ناوجوویەکەت ئیربەدسەکە لەگەڵ کۆنترۆلەری دوال سێز H واتە کۆنترۆلەرە سەرنجڕاک شەپڕۆیەکە کە نرخی $200 ئەویش بە ڕەنگی ڕەش ئاشکرا کراکە ناوەزێ زۆریشی جوانە بە نرخیش زۆر سۆنی کۆنفرانسی گەورەی خۆی لە CES ئەنجامدا چەند شتێکی چەندجارشی ئاشا کرد سۆنی سەرتاش باسی ئۆتۆمبیلە نوێیەکەی سۆنی بکەم سۆنی بۆ پلیستیشن ئالۆی نای پلیستیشنی دێنێ لە بەرەوەی تەکنۆلۆژی پلیستیشنی زۆر تێدایە وەکو تەکنۆلۆژیە کە سۆنی باسی کرد بەس میهیم ئۆتۆمبیلە نوێیەکی سۆنی لەگەڵ هیۆندای بێکەوە دروستی دەکەن بە ناوی ئەفیلیا وەن دەبێ نرخی 10 دەفتەرە نرخی لە 8 دەفتەر دەست پێ دەکە بەڵام بەرز دەبێتەوە بۆ 10 دەفتەر و 3 ساڵیش سبسکریپشنی خۆی لەگەڵە بەڵام دواتر دەبێت پارە بدەیت بۆی سبسکریپشنەکە بەکاربێنی وەتە کری مانگانەی هەیە بەهۆی تەکنۆلۆژیای AI تێدایەوە شتادا و لە ژوورەوە شاشێکی گەورەتی و سەرنجاش شتێ ئۆتۆمبیلەکە تاو کارەبایە لە پێشەوە لەسەر سمێڵی ئۆتۆمبیلەکەت چەمبەرەتی پێ دەڵێن شاشێکی جوانت هەیە کە لۆگۆی ئەفیلیا پیشاندا نەشت پیشاندا کە زۆر سەرنجاکیشە و جگە لەوەش سۆنی چەند فیلمێکی ئاشاکە لە بابەتەکانی پلیستیشنی یەک لەوانە Shadow of the Colossus وتی فیلمەکە لە بەرەمێنانە لەگەڵ ئاشاکردنی یەکەم ترێلێکی نوێی زنجیرەی لاستەڤەسی وەرزی نوێمی زنجیرەی لاستەڤەس کە هەندێک دیمەنی زۆر سەرنجاکیشکردە کە ڕێک کۆپیستی یاریەکەیە کە دڵخۆشم و هەروە سێ بەرهەمی نوێشیان ئاشاکە کادا بکرێتە فیلم هەرچەند دەمانزانین بەڵام تۆزێک ئەپدێتی نوێیان خستە ناوی بۆ منە ئاشایان کرد کەەوە Helldivers 2 دەکرێتە فیلمی سینەمایی Horizon Zero Dawn دەکرێتە فیلمی سینەمایی وەروەها Ghost of Tsushima بە تایبەتی مۆدی Legends دەکرێتە زنجیرەیەکی ئانەمەی ژاپۆنی کە شتێکی زۆر سەرنجاکیشیان ئەنجامداوە بڕوای من وتی فیلمەکەی ئەنتڵ دۆنیش لە بەرمێنانەوە بەم زوانە زانیار زیاتری لەسەر زانین لەبەرەوەی پڕیارە لە چەند مانگدات و بڵاو بکرێتەوە ستودیۆی ستێڵ بۆ ئەو کارە جوانەی ئەنجامیان داوە لە بۆ کارمەندەکانی خۆیان کارمەندەکانیشی زۆر باشیان کردووە هەڵساون بە پێدانی PlayStation 5 پرۆیەک بۆ سەرجەم کارمەندەکانیان لەگەڵ موچی لەگەڵ چۆن دەڵی مکافئەیەکی $3400 تەسی چاوەڕەکان وەگرتیەوە کومکافە لەگەڵ PlayStation 5 پرۆیەک بەهۆی ئەو کارە باشەی بۆ یاریستەوە بڵیت ئەنجامیان داوە کە شتێک سەرنجاشە بیبینی کە هەموو جارێ ئەشتانە نابینی ئۆکێ خۆشەویستانم ئەوش پرۆگرامی سفرێک ژیری بووی هیوادارم بەرنامەکەتان بەدڵبی تاڵقەیەکی دیکە بەخۆی گەرتان سپێرم تکاتەکەم دگمە لایک سەبسکرایب نەکەن خوداتان لەگەڵ